لە دوای 2023 گەنجەڵی لە عێراق بووەتە سیستمێکی ڕیشەیی و بزوێنەری نهێنی بڕیارە سیاسیەکان. ئەم وڵاتە لە مێژوودا ئاستێکی بێوێنەی لە گەندەڵیدا تۆمار کردووە. عێراق لە دوودەی ڕابردوودا زیاتر لە 1 تریلیۆن و 200 ملیار دۆلار داهاتی نەوتی هەبووە، بەڵام کەمتر لە 20% ئەو پارەیە بۆ ژێرخان و خزمەتگوزاریە سەرەکیەکان خەرج کراوە. بە پێی سەرچاوە ئابوووریەکان و ڕاپۆرتانی نێودەوڵەتیەکان خەبارەی گەنجەڵی لە عێراق لە ساڵی 2023 لە نێوان 600 ملیار دۆلار بۆ 1 تریلیۆن و 450 ملیار دۆلاردایە، کە لە 5 بودجەی ساڵانەی وڵاتەکە زیاترە، لە کاتێکدا دەتوانرا بۆ بنیاتنانی دەوڵەتێک لە سفرەوە بەکاربهێنرێت. گرنگترین دۆسیەکان بریتین لە 1. کارتی دارایی و نەوت، مەزادی دراوی بانکی ناوەندی کە تێیدا 80% 312 ملیار دۆلاری فرۆشرا و بۆ دەرەوە قاچاق کراوە. هەروها قاچاقچێتی نەوت کە لە 5 ساڵدا 90 ملیار دۆلار زیانی داوە، لەگەڵ فەزیحەی ئۆنا ئۆیل لە گرێبەستە نەوتیەکاندا. 2. دزی سەدە و دۆسیە نوێیەکان، دزینی نزیکەی 5 ملیار دۆلار لە ئامانەتی باج لە ساڵی 2022دا ئاشکرا بوو لە ڕێگەی کۆمپانیا وەهمیەکانەوە. هەروەها دۆسیەی عەدنان جومەیلی کە تێیدا 98 ملیار دینار و 11 ملیۆن دۆلار و بڕێکی زۆر زێر دزراوە. 3. دۆسیە ئەمنیەکان، کڕینی ئامێری سۆنەری ساختە بە 200 ملیۆن دۆلار کە بووە هۆی گیان لە دەستدانی هەزاران هاوڵاتی. هەروها بوونی 50,000 سەربازی بندیوار لە وەزارەتی بەرگری و 150 ملیار دۆلار لە گرێبەستە گوماناویەکانی چەکدا. 4. خزمەتگوزاری و ژێرخان، خەرجکردنی 28 ملیار دۆلار بۆ کارەبا بێ ئەوەی کێشەکە چارەسەر بێت. پرۆژەی 200 قوتابخانەی وەهمی بە تێچووی 232 ملیۆن دۆلار، کڕینی فڕۆکەی کەنەدی بە 277 ملیۆن دۆلار زیاتر لە نرخی ڕاستەقینەی خۆیان. 5. دامەزراوەیی و حیزبی، دەست بە سەرداگرتنی زەوی و باڵەخانە حکومیەکان لەلایەن حیزبەکانەوە، موچەی خەیاڵی بەرپرسان و بوونی 25,000 پاسەوان کە مانگانە بودجەیەکی زەبەلاح دەبن. 6. کارەساتی جۆرا و جۆر، زیانی 100 ملیار دۆلار بەهۆی شەڕی داعش و تاڵانکردنی 121 بانک، تیاچوونی 7 ملیار دینار لە بانکێکی ڕافیدەین بەهۆی ئاوی بارانەوە. قاچاقچێتی ئینتەرنێت کە مانگانە ملیۆن 1 دۆلار زیان دەگەێنێت. لە پێوەرەکانی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بۆ ساڵی 2025 عێراق تەنیا 28 خاڵی لەناو 100 خاڵ بەدەست هێناوە و لە ڕیزبەندی 140 دایە لەناو 180 وڵات. لە ئێستاشدا 22 دۆسیەی گەورەی گەنجەڵی ڕەوانەی دادگا کراون، بەڵام چاودێران دەڵێن گەندەڵی لە عێراق بووەتە سیستم و ڕوبەڕووبوونەوەی پێویستی بە ئیرادەیەکی سیاسیە کە لە بەرژەوەندی حزبیەکان بەهێزتر بێت. ئەو پارەون بووە دەیتوانی 10,000 قوتابخانە، 1000 نەخۆشخانە و 5,000 کۆمەڵگەی نیشتەجێبوون بۆ عێراقیەکان دروست بکات.